وای ناردنی داهاتی نانەوتی بەغدا بڕیاری خرجکردنی موچەیدا و هۆشداریش لە فەوتانی موچەیەکی ئەمساڵ دەدرێت. ئابڕوچوونێکی شەڕع لە داننام بە زمانی تورکی و فەرامۆشکردنی زمانی کوردی لە ڕۆژئاوا ئاشکرا دەکرێت. بنکەیەکی سەربازی نهێنی ئیسرائیل لە ناو خاکی عێراق بۆ هێرشکردنە سەر ئێران ئاشکرا دەبێت. ئەمڕۆ یەکشەممە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیاند بۆڕێی 50 ملیار و 292 ملیۆن دیناری وەک داهاتی نانەوتی هەرێم بۆ مانگی چوار بە شێوەی کاشراوەتە سەر هەژماری وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ. هاوکات بە گوێرەی زانیاریەکان تەیف سامی وەزیری دارایی عێراقی ئیمزای لەسەر خەرجکردنی موچەی مانگی چواری فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردووە. ئەم هەنگاوە لە کاتێکدایە کە ئەمڕۆ فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند ئەگەر بودجەی ساڵی 2026 عێراق لە ئەنجومەنی نوێنەران پەسەند نەکرێت ئەگەری فەوتانی موچەیەکی دیکەی فەرمانبەرانی هەرێم تا کۆتایی ئەمساڵ هەیە. چەند ڕۆژێکە بەهۆی ئەوەی حکوومەتی سووریا ئامادە نییە بە زمانی کوردی لەسەر تابلۆی کۆشکی داد لە حسەکە بنووسێت بە مەشگەنجانی ڕۆژاوای کوردستان تاوەکو ئێستا 4 جار ئەو تابلۆیەی تەنها بە زمانی عەرەبی لەسەر نووسراوە هێناوەتە خوارەوە. حکوومەتی سووریاش دەڵێت بەهۆی ئەوەی کە لە سووریا زمانی ڕسمی عەرەبیە لەو شوێنانە ناکرێت جگە لە زمانی عەرەبی بە هیچ زمانێکی دیکە بنووسرێت. ئەوە لە کاتێکدا لە عەفرین لە زۆربەی دامەزراوەکان کە ئێستا لەژێر دەستی داگیرکاری تورکیادایە تابلۆکان بە زمانی عەرەبی و تورکین. ئەحمەد شەرع و دەسەڵاتەکەی هیچ لاریەکیان دەرنەبڕیوە بەڵام بەرامبەر کورد باسی سەروەری دەکەن. ئەمەش تووڕەی کوردانی ڕۆژاوای کوردستانی زیاتر کردووە و دەڵێن بە هیچ شێوەیەک ناچینە ژێرباری ئەو یاسای دیمەشق کە دەیەوێت زمانی کوردی فەرامۆش بکات. باگوێرەی ئەو زانیاریانەی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی ئاشکرای کردووە ئیسرائیل لە ناو جەرگەی بیابانەکانی عێراقدا بنکەیەکی سەربازی نهێنی بۆ شاندنی گورز لە ئێران دامەزراندووە و بۆ پاراستنی نهێنی ئەو بنکێش هێرشی کردوتە سەر سەربازانی سوپای عێراق. ڕۆژنامە ئەمریکیەکە لە راپۆرتەکەدا ئاشکرای کردووە ئیسرائیل بە هەماهەنگی و ئاگاداری ئەمریکا بنکەیەکی سەربازی نهێنی لە بیابانەکانی عێراقدا دامەزراندووە. ئەم هەنگاوە ئامادەکاریەک بووە بۆ دەستپێکردنەوەی ئۆپراسیۆنی نەڕەی شێر دژی کۆماری ئیسلامی ئێران. هەروەک لە زانیاریەکانی ناو راپۆرتەکەدا هاتووە ئامانجی بنکەکە وەک ناوەندێکی لۆجستی بۆ هێزی ئاسمانی ئیسرائیل و بنکەیەک بۆ هێزە تایبەتەکانی کۆماندۆ بەکار هاتووە. تیمەکانی گەڕان و ڕزگارکردن لەناو بنکەیە جێگیر کراون و بۆ ئەوەی ئەگەری فڕۆکەیەکی ئیسرائیلی لە کاتی هێرشەکاندا بخرێتە خوارەوە بە خێرایی فڕۆکەوانەکان ڕزگار بکەن.